تاکوێستاکە من چەند جارێک بۆ ئامادەبووان من ماردین حەمید ڕەشید بەرپرس بۆ زەدی بەرهەمهێن لە پەیوەند دەبێت ڕۆژی ئاڵا لەوە تێپەڕێنرێت کە تەنیا سیمبۆلێک بێت تەنیا یادکردنەوەیەک بێت بەڵکو پێویستە لە منبەری کۆڕەکان سیمپۆزیەمەکان کۆنفرانسەکان دەرچێت و تەنیا لە بەرخاتری ئەوە نەبێت کە ئێمە ئاڵایەکمان هەیە و ئاڵایە نوێنەرایەتی کیانێک ئەکات کە نەتەوەی کووردە بە هەموو پێکاتەکانیەوە ئێمە ئەبێت ئاڵا یادی ئاڵا تەوزیف بکەین ئەبێت سیمبۆلیزەی بکەین ئەبێ بنیادێکی پێ بین و ببێت بە هەموو جارێک یادی ئاڵا ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە بزانین کەم و کوڕەکانمان چین ئاڵا تەنیا پارچەیە پەڕۆ نییە بەڵکو ئاڵا بەرجەستەبوونی قەوارەیەکە و ئەم قەوارەیە کۆمەڵی کێشە و گرفتی هەیە بەهۆی نەبوونی دەوڵەتەوە و کاتێک ئێمە دەوڵەتمان نییە ئەبێت بە دوای ئەو کەم و کوڕیان بەتایبەت ئەو جیلەی کە ئێستا گەشایەکات ئەو جیلێکی ئێستا یەتە پێشەوە ئەیە بزانین کە هەر کاتێک یادی ئاڵا ئەکەینەوە کۆمەڵە کێشە و گرفتیشمان هەیە ئەبێت بەتایبەت لێرە بەدووە ئەو کێشە و گرفتانە کا لەسەرەوە بکرێت کە نەمێنن بۆ ئەوەی کە نەوەی گەنجیش بەدیدەیشترە بڕوانێتە ئاڵا و یادی ئاڵا بۆی بزانێت هەر کاتێک کە یادی ئەکرێتەوە لایانی دەسەڵاتدار بە دوای چارەسەری کێشە و گرفتەکانی شاگەڕێت و جیلی گەنجی لەبیرە یەکێک لەو شتانی کە جێگەی داخە ئەوەیە کە ساڵانە بە ئاماریش پیشانە درێت و توێژینۆش لەو بارەیەوە هەیە کە ڕێژەیەکی زۆری گەنجان بەهۆی کێشە و گرفتەکانیانەوە بەتایبەتەوانی کە دوایەوەی تەخەڕوزەکەن دەرفەتی کاریان بۆ ناڕەخسێت لە کاتێکدا کە دەرفەتی کار بۆ توێژێک بۆ گروپێک ئەڕەخسێت و ئەمە ئەبینن و ئەزان کە جیاوازی ئەکرێت و ناداپەروەرێک لە ئارەدایە پێویستە بابەتی کۆچ و ئاڵا لەو ڕوانگەیەوە پەیوەست بکرێتەوە بە یەکتریەوە کە ئەو جیاوازیان نەهێڕێت دەرفەتی کاری یەکسان بۆ گەنجان بڕەخسێنرێت و هەموو جارێک یادی ئاڵا ببێتە یادکردنەوەیەکیش بۆ ئەوەی کە چەندێک معالەجەی کێشەی کۆچ کراوە بۆ گەنج. ماردین حەمید ئەمڕۆ لەم پانێڵەدا بەستنەوەی کۆچ و ئاڵا بەیەکەوە شتێکی زۆر ئەتوانە بڵێم ناوازە و جێی خۆی گرت چونکە دووشتن زۆر وابەستەی یەکتری کاتێککە ئێمە ئینتیمامان هەبێ بۆ نیشتیمان و ئینتیمامان نەبێ بۆ ئاڵا بێگومان نەبێ هانا نەبینە بەردەرەوەی وڵات و هانا نەبینە بەر کۆچ ئەمڕۆ لەم پانەڵە بەشداریمان کرد بۆ ئەوەی کە ئەو ئامارانی کە لە بەردەستمانە لە ساڵانی ڕابردووە ساڵی 2025 بە تایبەتی ڕابگەینین کە بەداخەوە هیچ جێگەی دڵخۆشکەر نییە کە گەنجەکانمان ساڵانە ئەتوانە بڵێم زیاد لە 10,000 کەسمان هانا ئەبن بۆ دەرەوەی وڵات بەتایبەتی ساڵی 2025 زیاد لە 20,000 گەنجی هەرێمی کوردستان داوای مافی پەنابەری کردو لە وڵاتانی ئەوروپا بەداخەوە ئەمانە هەمووی وەکو توانێت بڵین زەرێکە بۆ کۆمەڵگەی کوردی و زەرێکە بۆ کوردستان و ئەو گەنجانەمان هەمویان لە پسپۆڕێتی و بواری زۆر تێروتەسەل و باشە کار ئەکەن بەڵام بەداخەوە هانا بنە بەردەرەوەی وڵات بەتایبەتی بە ڕێگەی کۆچی نایاساییش ئەمە یەکێکە لەو دیاردانەی کە ساڵانێکی زۆر دوور و درێژە باوە کە لەو ڕێگایدا چی بە ڕێگەی دەریا بێ بە ڕێگەی وشکانی بێت ئەبێتە هۆی ئەوەی کە کوچۆڵی مجازافەکردنی کە بە ژیانی خۆیەوە ژیانی خۆیەکە بە قوربانی و ژیانی خۆی و خێزانەکەشی لە ناوە بەداخەوە ئەمەرەکانی 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 15,300 هاوڵاتی عراقی داوای مافی پەنابەری کردووە لە وڵاتانی ئەوروپا کە لە 170 ئەم ڕێژەیە بۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان نەگەڕێتەوە و بەتایبەتیش بە دەقیقی لە هەرێمی کوردستان بۆ دەڤەری ڕاپەڕی نەگەڕێتەوە.